کەمترین نمرەی وەرگیراو لە زانکۆی دهۆک بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندە؟ لە درێژەی ڤیدیۆکەمان لەگەڵمان بن بۆ ئەوەی کەمترین کۆنمرەکانمان بزانین سەبارەت بەو بەش و کۆلێژانەی کە لە زانکۆی دهۆک هەن و کۆنمرەکانیان چەندن بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست سوودی لێ ببینن تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوەی سوودمەند بن. سڵاوتان لەبێ ئەزیزانم بە ستایلێکی تازەوە. سروود خورشید هاتەوە خزمەتتان، فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتان نابین تا درێژەی ڤیدیۆکەمان لەگەڵمان نابن بۆ ئەوەی سوودمەند بن بۆ زانینی کەمترین کۆنمرەکان لە زانکۆی دهۆک. وەک هەموو جار لە کۆلێژی پزیشکی زانکۆی دهۆکەوە دەست پێکەین. کۆلێژی پزیشکی بەشی پزیشکی گشتی زانکۆڵاینی پارێزگا 98.012 و گشتێکەی 99.143 پارالێلی پارێزگا 97 و گشتێکەی 98.4 کۆلێژی پزیشکی ددان 96.8 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 98.286 پارالێلی پارێزگا 96.333 و گشتێکەی 97.855 بەشی دەرمانسازی 96.299 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 98 پارالێلی پارێزگا 95.75 و گشتێکەی 97.6 کۆلێژی پزیشکی بەشی پەرستاری 95.143 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 96 92.4 پارالێلی پارێزگایە و گشتێکەی 96.4 پزیشکی ڤێرتەرنەری کە بەشێکی زۆر گونجاوە بۆ قوتابیان بەڕاستی ڕەنگە زۆر کەسێک چۆنەڵیت قەنەعەتی بەو بابەتە نەبێت یان لەوانەیە تا ڕادەیەک بە شێوازێکی گاڵتە ئامێز باسی ئەو بەشە بکە، بەڵام بەشێکی زۆر باشە. ئەگەر هەڵە نەبم و ئەوەی من لە قوتابیەکان کە پرسیارم کردەوە باسم کردوون لەگەڵیانە تا مەرحەلە چواریش تقریباً زیاتر ئەو بابەتانە ئەخوێنن کە لە پزیشکی گشتی ئەخوێندرێت. لە پاش مەرحەلە چوارەوە ئەمجا زیاتر اختصاص وەرەگرن و ئەسنە بابەتی ڤێرتەرنەریەوە. جا ئەم بەشە وەکوتمان بەشێکی زۆر گرینگە و زانکۆڵاینی پارێزگای 82.924 و گشتێکەی 92.04 پارالێلی پارێزگا 77.337 و گشتێکەی 88 دووەم کۆلێژ بریتیە لە زانستی تەندروستی کە بەشەکانی بریتین لە زانستی لابووری پزیشکی زانکۆڵاینی پارێزگا 95 و گشتێکەی 96.079 پارالێلی پارێزگا 93.714 و گشتێکەی 96 زانستی تەندروستی بەشی زانستی سڕکردن 94.667 زانکۆڵاینی پارێزگایە و هەمان بابەتیش بۆ گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 94.051 و گشتێکەی 95.429 بەڕێزانم لێرە بەشی زانستی لابووری پزیشکی هەیە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن مایکرۆبایۆلۆجی پزیشکیە یان ئەتوانین بڵێن بەشی شیکاری نەخۆشیەکانە، چونکە باسی زانستی تاقیگەیی پزیشکێکات ئەتوانین بە هەردوو لا حسابی بکەین وەکو ئەو ناوەی کە لێ نراوە. سێم کۆلێژ بریتیە لە کۆلێژی ئەندازیاری کە بەشەکانی بریتین لە تەلارسازی زانکۆڵاینی پارێزگا 95.533 گشتێکەی 96.639 پارالێلی پارێزگا 95.1 و گشتێکەی 95.92 بەشی شارستانی زانکۆڵاینی پارێزگا 93.48 و گشتێکەی 95.1 پارالێلی پارێزگا 91.633 و گشتێکەی 93.72 بەشی کارەبا و کۆمپیوتەر 91.36 زانکۆڵاینی پارێزگایە و 93.6 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 87.933 و گشتێکەی 91.8 ئەندازیاری میکانیک 88.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 93.667
پارالێلی پارێزگا 83.2 و گشتێکەی 86.7. بەشی پلاندانانی جهێ ئەلبەتە ئەم بەشە تەنها پارالێلی هەیە. پارالێلەکەشی 78.841 بۆ پارێزگایە و 74.2 بۆ دەرەوەی پارێزگا یاخود گشتەکەیەتی. کۆلێژی زانست لە زانکۆی دهۆک بەشەکانی زیندەوەرزانی زانکۆڵاینی پارێزگا 89.133 گشتەکەی 92.567. پارالێلی پارێزگا 84.88 و گشتێکەی 87.833. بەشی کیمیا 87 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 88.733. پارالێلی پارێزگا 82.033 و گشتێکەی 84.1. زانستی کۆمپیوتەر زانکۆڵاینی پارێزگا 82.167 و گشتێکەی 85.9. پارالێلی پارێزگا 77.3 و گشتێکەی 81.333. کۆلێژی زانست بەشی فیزیا زانکۆڵاینی پارێزگا 80.3 و گشتێکەی 84.1. پارالێلی پارێزگا 74.4 و گشتێکەی 78.009. کۆلێژی زانست بەشی ماتماتیک 76.395 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 79.8. پارالێلی پارێزگا 71.3 و گشتێکەی 73.8. کۆتا بەشمان بەشی زەوی ناسی یاخود جیۆلۆزیە زانکۆڵاینی پارێزگا 73 و گشتێکەی 78.75. پارالێلی پارێزگا 69.4 و گشتێکەی 72.6. سوپاس بۆ لایک، کۆمنت، بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. دەستان خۆش بێ بە هیوای ئەوەی زیاتر و زیاتر بینەری ڤیدۆکانمان بن تاوەکو سوودی زیاتری لێ ببینن. کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی دهۆک بەشەکانی زمانی ئینگلیزی زانکۆڵاینی پارێزگا 79 گشتێکەی 82. پارالێلی پارێزگا 73.7 و گشتێکەی 76.541. زمانی عەرەبی زانکۆڵاینی پارێزگا 74.5 و گشتێکەی 79.1. پارالێلی پارێزگا 68.1 و گشتێکەی 73.227. بەشی جوغرافیا زانکۆڵاینی پارێزگا 74 و گشتێکەی 78.2. پارالێلی پارێزگا 68.3 و گشتێکەی 72.6. بەشی مێژوو 73.9 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 78. پارالێلی پارێزگا 68.2 و گشتێکەی 72.6. پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی دهۆک بەشی زانستەکان 73.2 زانکۆڵاینی پارێزگایە و 77.2 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 66.92 و گشتێکەی 71.76. بەشی زمانی کوردی 70.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 73.5. پارالێلی پارێزگا 64.8 و گشتێکەی 68. بەشی ماتماتیک 70.114 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 73.6. پارالێلی پارێزگا 65.5 و گشتێکەی 68.3. پەروەردەی تایبەت 67.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 70.8. پارالێلی پارێزگا 62.5 و گشتێکەی 64.375. کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی دهۆک ڕابەری پەروەردەیی کە 67.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 69.6. پارالێلی پارێزگا 62.8 و گشتێکەی 64.729. خۆشەویستانی من ئەزیزەکانم، بۆ ئەوەی زۆر بێزارتان نەکەین ڤیدۆکانمان دوور و درێژ نەبێت،
زانکۆی دهۆک لە دوو بەشە بۆ ئێوەی بەڕێز پێشکەشەکەین بە هیوای ئەوەی بتوانین کەمترین کات لە بەڕێستان بگرین زۆرترین زانیاریتان پێ ببەخشین. ئێوەش لە کۆتایی ئەم ڤیددیوەیە لە فکرتان نەچێ سەبسکرایبی کەناڵەکەمان، لایک و کۆمنت، ئاگادارکردنەوەی هاوڕێکانتان بۆ ئەوەی ئەوانیش سودمەند بن، بە هیوای ئەوەی لە بەشی دووەمە پێتان بگەینەوە بۆ ئەوەی تەواوی بەشەکان و کۆلێژەکان لە زانکۆی دهۆک بۆ ئەوەی خۆشەویست ڕوون بکەینەوە و ئێوەش سوودی زیاتری لێوەربگرن بە هیوای سەرکەوتنتان. ئینشاءڵڵا داهاتوێکی گەشت چاوەڕێ هەموو لایەکە.